دەگوترێت مەرسیدس خۆی گۆڕی بۆ خۆی هەڵکەند ئیدی کۆتایی دێت چونکە 2000 بڕیاری داوە لە مەودووە مەچینەیەکی چینی بخاتە سەریەکێک لە ئۆتۆمبیلەکانی لە سۆشەڵ میدیاش بۆ مەرسیدس دەنووسرێ خوددا لێت خۆش بێ بەڕاستی پیاوێکی باش بووی براندە جرمەنیەکە بڕیاری داوە لە ساڵی داهاتوو بۆ یەکەم جار لە مێژوویدا مەچینەیەکی چینی کە لەلایەن براندی جیلی دروست دەکرێت بخاتە سەر ئۆتۆمبیلی CLA 220 بۆ مۆدڵی 2026 بۆ ئۆتۆمبیلەکە هایبریدیش بێت. جا ئەمە سەرەتایە یان تەنیا یەکجارە و ئیدی کۆتایی دێ با باسی بکەین من ژیرم بەخێر بن بۆ بەرنامەی 24 پلس. کۆمپانیایی هەرە بەناوبانجی مرسیدس ڕایگەیان ڕێکەوتنێکی استراتیژیان لەگەڵ کۆمپانیای جیلی چینی ئەنجام داوە بۆ دروستکردنی مەچینەی 1.5 لتری کە دەتوانێت 208 ئەسب بەرهەم بێنە بۆ ئۆتۆمبیلێکی میدسایزی سیدانی CLA 220 جا بۆ ئەم کارەی کردووە وەڵامەکە لەوانەیە ئاسان بێت. چین بەردەوامە لە کڕینی پشتی کۆمپانیا ئەوروپیەکان و خاوەنی کۆمپانیای جیلی کە ناوی لی شوفە خاوەنی 10% لە پشکەکانی مەرسیدس ئێستا. بۆچیش پشکەکانی کڕیوە مەرسیدس پێویستی بە پارێ چی دیکە ناتوانێت ڕکابەری ئۆتۆمبیلە هەرزانەکانی چین بکە لە ئەوروپا. فرۆشی مەرسیدس یەکجار دابەزیوە نەک تەنیا لە ئەوروپا بەڵکو لە تەواوی جیهان دابەزیوە. جا تەنیا ئەم ئۆتۆمبیلە نابێ بەپێی ڕێکەوتنەکە بێ هەنگاویەکە دروستکردنی مەچینەیەکی چینیە کە تێچوەکەی زۆر هەرزانتر دەکەوێت بۆ مەرسیدس و لە ئەنجامدا بتوانن ئۆتۆمبیلەکە بە نرخێکی باشتر و هەرزانتر لە جیهان بفرۆشن. هەنگاوی دووەم دروستکردنی ئۆتۆمبیلی هاوبەشی کارەباییە بە لۆگۆی مەرسیدس بەڵام کەرستە و ئامێرە چینیەکان. مەرسیدس لە فرۆشی ئۆتۆمبیلە گرانبەهاکان هەر بەردەوامە بەڵام ئۆتۆمبیلە هەرزانەکان یاخود دەستپێک بۆ ئەوەی بتوانن ڕکابەری بازار بکە بە ناچاری ئەم هەنگاوی کردووە. هەرچەندە مەرسیدس دەڵێ خۆیان سەرپەرشتی دروستکردنی مەچینەی ئۆتۆمبیلەکە دەکەن واتە بە ستانداردی ئەوان دروست دەکرێت بەڵام لە کۆتایی ڕۆژەکە مەچینەکە چینیە لە وڵاتی چینیش بۆ مەرسیدسی ئەڵمانی بەرهەمدێ. بۆ فەرمی و کریستیانۆ ڕۆناڵدۆ لە بەشی داهاتووی فاست و فیوریەس بەشدارە بە هاوبەشی ڤین دیزل، دە ڕۆک، جۆن سینا، تایریس گیبسن و چەندین ئەکتەری دیکەی زەبەلاحی هۆلیوود. لە هەفتەی ڕابردوو تایریس گیبسن وێنەیەکی سێلفی خۆی لەگەڵ ستافی فیلمی فاست و فیوریەس بڵاو کردەوە کە ڤین دیزل سێلفەکە دەکرێت لە وێنەکەدا پاشای تۆپی پێ کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوشانی ڕۆک، ڤین دیزل، میشن ڕۆدریگەس و لە چەندینی دیکە لە وێنەکە وەستاوە. دواتریش چەند وێنەیەکی ژیری دەستکرد بڵاوکرانەوە کە ڕۆناڵدۆ جوڵەی مەترسیدار ئەنجام بدە بەڵام ئەو وێنانە ڕاز نەبوون تەنیا ئەوەی من نیشانتان دەدەم ڕاستین. لە وێنەیەکی دیکە ڕۆناڵدۆ و جۆن سینا بێکەوە بە دەردەکەون لە کاتی بەرهەمهێنانی بەشی دێمی فیلمەکە یاخود بەشی دووەمی بەشی دێمی فیلمەکە. پێشتریش بە شێوەیەکی فەرمی ڤین دیزل ڕایگەیاند ڕۆڵێکی تایبەتیان بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ نووسیوە دەیانەوێت لە فیلمەکە بەشدار بێت بۆ ئەوەی فیلمەکە ببنە ئاسێکی دیکەی جیهانی. فیلمەکانی فاست و فیوریەس یەکێکن لە بەناوبانگترین زنجیرە بەردەوامەکانی جیهان و بەشی کۆتایی کە بەشی دێم و 11 دەکا بە دوو بەشی جیاواز بڵاو دەکرێنەوە. تا ئێستا زنجیرە فیلمەکە زیاتر لە 7 ملیارد دۆلاری لە سینەماکان کۆ کردوێتەوە و پێشبینی دەکرێت بە ئاسانی بتوانێت ملیارێک یاخود 2 ملیارد دۆلار بەهۆی بەشداری ڕۆناڵدۆ و گەڕانەوەی جیسن ستیتام و ڕۆک و هەمووان کۆ بکاتەوە. دوای 23 ساڵ لە زۆرانبازی جۆن سینا وازی لە یاریکردن هێنا و دوایین یاری خۆی لە 13 ئەنجامدا. سینا لەلایەن بەیان یاریزانی ئێستا و پێشووی WWE خۆحافێزی لێکرا و هاوشەوەی فیلمی هەنگەر گەیمز دۆناڵد ترامپ یاریێکی نیشتیمانی بۆ ئەمریکیەکان ڕادەگەهێنێ کە لە هەر ویلایەتە و کچێکی گەنج و کوڕێکی گەنج بەشدار دەبن و چێبەرچێ دەکەن بە ناوی یاریەکانی پەیتریۆت یاخود یاریەکان نیشتمان پەروەری کە ڕێک هەمان ستایلی فیلمی هەنگەر گەیمسە بەڵام لەوانەیە وەکو فیلمەکانی هەنگەر گەیمز پڕخوێن و تۆقاندن نەبێت. ترامپ لە ڤیددیۆیەکدا ڕایگەیاند لە یادی 250 ساڵەی سەربەخۆی ئەمریکا لە پایەتی 2026 ئەم یاریانە ئەنجام دەدرێت. تێیدا باشترین گەنجی قوتابخانەکان لە سەرتاسەری وڵات لە هەر ویلایەتە و کچێک و کوڕێک هەڵدەبژێردرێن بۆ نونرایەتیکردنی ویلایەتەکانی. جا چی دەکەن؟ بەشداری لە یاری وەرشی دەکەن بێگومان. بەڵام هێشتا بە فەرمی یاریە وەرشیەکان ئاشکرا نەکراوە. و ئەم هەواڵەش لە ئۆنلاین قسە و باسێکی گەورەشی دروست کرد چونکە چیرۆکی هەنگەر گەیمز باسی داهاتوویەکی تاریک و کاپیتالیستی ئەمریکی دەکات دەوڵەمەندانی وڵات یاریێکی دروست دەکەن بەناو یاریێکی برسێتی کە لە هەر ویلایەتێک گەنجێک هەڵدەبژێرن لە ناو جەنگڵێک دەجەنگن تاوەکو کەسێک لە ژیاندا بمێنێتەوە و براوە بێ لە پەخشی ڕاستەوخۆش نمایش دەکرێت بۆ کۆکردنەوەی پارە و بێگومان ڤیو
ئەمەی ترەمپ ئەکیدین کوشتن و بڕینی تێدا نییە بەڵام لە ئۆنلاین بە تایبەتی لە ئەمریکا هاشوی فیلمەکانی هانگر گیمز وەسپی دەکرێت. خۆتان ئامادە بکەن دەبێ مانگانە $12 بدەیتە فەیسبوک گەرنا لەوانەیە فەیسبوکەکەت لە کار بکەوێت. جا ڕێگوانیە بەڵام ئەمە پلانەکەیە مێتە ڕایگەیان جارێ لە ئەمریکا و بریتانیا کرێی مانگانەی فەیسبوک دادەنێ $12 یاخود £10. گەر کەسێک لینکی وبسایت و شت پۆست بکە مانگانە دەتوانێت 2 لینک پۆست بکە گەر پارە بدە دەتوانێت زیاتر پۆست بکە وەگەر پارە نەدەین ناتوانین نۆتیفیکیشنی زۆر ببینی هاوشێوەی ئەو کەسێکەوە مانگانە پارە دەدا. ئەمە جگە لەوەی مێتا پلانێکی نەبینین ڕکلامیشی لە ئەوروپا ڕاگەیاندووە گەر دەتەوێت ڕکلام لە ناو فەیسبوک نەبینی مانگانە دەبێت کرێی $19 بدەیتە مێتا. ئەم بابەتەش کاردانەوەیکی نێگەتیف و ئەدنەرێنی لێکەوتەوە خەڵکی بۆ مێتا دەنووسن. ئیدی لە ماوەیەکی نزیک بەکارێنانی فەیسبوک تەنانەت کردنەوە و داخستنی پشت بە پارە دەبەسترێ. پارەت نەبێ بێگومان لە کۆتایی وای لێ دێ نەتوانی سۆشەڵ میدیاش بەکاربێنی و لەوانەشە لێ قەدەغە بکرێت. نتفلکس دەیەوێت بە $82 میلیارد کۆمپانیای وەرنەر برۆس بکرێن بەڵام کۆمپانیایەکی دیکە کە پاراماونتە دەڵێ $108 میلیارد ئامادە کردووە گەر پێمان نەفرۆشن بە زۆری پشکەکان دەکڕین. هەرچەندە وەرنەر برۆس کە 100 ساڵ زیاترە یەکێکە لە هیکلەکانی فیلمسازی لە هۆلیوود حەز دەکەن نێتفلکس کۆمپانیایەکەیان بکرێت کە پارەکەشی کەمترە. هۆکارەکەش ئەوەیەکەوە ئەو کەسەی خاوەنی پاراماونتە کوڕی سەرۆکی کۆمپانیای ئۆڕکڵە کە دەوڵەمەندترین کۆمپانیای ئەمریکیە خاوەنی زۆرترین پشکە لە سەرجەم کۆمپانیەکانی ئەمریکا کە سەرۆکی کۆمپانیەکە زایۆنیستە و هاوڕێیەکی نزیکی دۆناڵد ترەمپە و بەڵێنیان بە ترەمپ داوە کە وەرنەر برۆس بکڕن واتە دەستگای سیێنێنیش دەکڕن هەواڵەکان لە جی ترەمپ ناهێڵن بۆیەش هۆلیوود دژایەتی ئەم کڕینە دەکات لەلایەن پاراماونت. ئەم کڕینە ئێستا نێتفلکس لە پێشینەیە بەڵام هێشتا 100% یەکلا نەبووتەوە چونکە دەبێت حکوومەتی ئەمریکاش ڕێگە بدە تێپەڕێ بە تایبەتیش لە ڕووی یاسای قۆڕخکاری بازار لێکدانەوەی بۆ بکرێت. جا هەوادارانی فیلم بەگشتی لە سۆشەڵ میدیا نیگەرانی خۆیان بەرامبەر بەم هەواڵی نێتفلکس دەربڕیوە دەڵێن نێتفلکس ئەزمموی سینەما ناهێڵێ ڕاستەخۆ فیلمەکان لە تۆڕی نێتفلکس بڵاو دەکاتەوە ئەمەش بازرگانی فیلم و هوەری سینەمایی هێشتا کاڵتر دەکاتەوە. لە وەڵامیشدا نێتفلکس دەڵێن نەخێر ئەزمموی سینەما تێک نادەین فیلمەکان هەر لە هۆڵەکانی سینەما نمایش دەکەین بەڵام وادەی بڵاوبوونەوەیان لە ئۆنلاین کەمتر دەکەین واتە لە جیاتی 2 مانگ لەوانەیە بۆ مانگێک لە سینەما نمایش بکرێت دواتر بخرێتە سەر نێتفلکس و لە ئۆنلاین بەردەست بێت. جا کامیان براوە دەبن پاراماوند یاخود نێتفلکس هێشتا دیار نییە و بڕیاریشە لە ناوەڕاست تاوەکو کۆتایی 2026 لەلایەن حکوومەتی ئەمریکا یەکلا بکرێتەوە کامیان دەبنە خاوەنی کۆمپانیای وەرنەر برۆس. ئەم ڤیددیۆیە سەدان ملیۆن جار بینرا زۆر سەرشێتانەیە و لە 2026 کەچی هێشتا خەڵکێ بە تیر و کەوان شەڕ دەکات. تەنان یەکێکیان خۆی نزم دەکاتەوە کاتێک تیرێک بەسەریدا تێدەپەڕێ. ئەمە نەتەوەی پاپوان لە وڵاتی گینیان. ڤیددیۆیەک لە مانجی 12 ساڵ تۆمارکراوە تێیدا دوو نەتەوەی ڕەسەن دیارە بەشەر هاتوونەتە سەر شەقام جەنگڵەکانیان جێهێشتووە. جا کۆمنتی زۆر خۆش بۆ ئەم ڤیددیۆ نووسراوە ڤیددیۆەکە 110 ملیۆن جار تەنیا لە پۆستێکی تویتەر یاخودەیەکەس بینرا. یەکێ دەنووسێ بەس بزانم چۆن دەبینن نیشانەیان بۆوە ڕاستە. یەکەی دیکە دەنووسێ پێم سەیرە تاوەکو ئێستا F16 و F35مان پێ نەفرۆشتن. یەکێکی دیکە دەنووسێ ئەمە یاریە یاخود فیلمە کو دەبین لە 2026 شتیوە هەرمابێ. فیفا زەنگێکی مەترسی لێدا و نرخی پلیتی مۆندیالی لە هەندێک لە یاری لە $41 دابەزاندۆ بۆ $6 بەهۆی ئەوەی پلیتەکان فرۆشێکی زۆر کەمیان هەبووە. تەنانەت پێدەچێ ئەم مۆندیالە تا ئێستا کەمترین پلیتی لێ فرۆشا بێ جا هۆکارەکە ئەوەیە کە لە ئەمریکا بەڕێوە دەچێت کە تۆپی پێ لەوێ زۆر بەناوبانگ نییە یانیش گەشتکردنە بۆ ئەمریکا تێتوێکی زۆری هەرچەندە هەموو یاریەکان لە ئەمریکای باکوور نییە هەندێکی لە ئەمریکای لاتینی یاخود باشوور بەڕێوە دەچێت بەڵام فیفا بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە بەشێک لە یاریەکان پلیتەکانیان ئێستا بە $6 دەفرۆشن کە سەرەتا نرخیان $4185 بووە. دابەزینێکی یەکجار بەرچاوە. داشکانێکی گەورەیە کە هێشتا 6 مانجیش ماوە یاریەکان بە فەرمی لە ئەمریکا بەڕێوەچ. ڤیددیۆ یاری فیفا بە فەرمی دەگەڕێتەوە بەڵام ئەو شتەژ نییە کە بیری لێ دەکەیتەوە. لە جیاتی ئەوەی کۆمپانیای EA سپۆرتی EA یاریی نوێ فیفا دروست بکە دەزانن چێ دروستی دەکە و مافەکەی وەرگرتووە نێتفلکس. بەڵێ
فیفا لەگەڵ نێتفلەکس لە ڕاگەنراوێکدا دەڵێن لەمە دوای یاری تۆپیپی فیفا لەگەڵ نێتفلەکس دروست دەکەن و بڕیاریشە لە کاتی مۆندیالی 2026 یەکەم یاری خۆیان بە هاوبەشی بڵاو بکەن هەرچەندە هەوادارانی ڤیدیۆ یاری فیفا بەدڵێکی گەرم ئەم هەواڵەیان وەرنەگرت چونکە نێتفلەکس یاریێک لە دروستکردنی یاری زیاتر بۆ مۆبایل یاری دروست دەکات لەوەی کە بە کواڵتێکی بەرز لەسەر کۆنسۆڵ یاخود کۆمپیوتەر بڵای بکاتەوە وەلایەکی دیکەش EA Sports FC مافی یاریزان و یانە جیهانیەکانی لایە چۆن فیفا دەتوانێت وەری بگرێتەوە هێشتا دیار نییە بزانێ داهاتوو کە یارێکە ئاشکراکرا چۆن دەبێت و خەڵکی چۆن پێشوازیری دەکەن و ئەکید بن لە 24+ باسی دەکەمەوە مەراسیمی ئۆسکار کەناڵەکانی تەلەڤیزیۆن و سەتەلایت جێدەهێڵێ و دێتە سەر یوتیوب تەواوی مەراسیمەکە باکستیج لە ڕێگەی یوتیوبەوە بە خۆڕایی بۆ هەموو جیهان پەخش دەکرێت لە کێوە لە 2029 کاتێک ڕێکەوتنیان لەگەڵ تۆڕی ABC بە کۆتادێ هاتنی خەڵاتەکانی ئۆسکار بۆ یوتیوب هەنگاوێکی یەکجار گەورەیە بۆ مەراسیمەکە و تەنانەت بۆ گفتوگۆی نێوان میدیای کلاسیک و میدیای نوێ یاخود مۆدێرن چونکە یەکەم جارە کارێکی لەو شێوەیە بکرێن ئەمەش بۆ ئەوە دەگرێتەوە ساڵ بە دوای ساڵ بینەری خەڵاتەکانی ئۆسکار لەدابەزینە پاش ساڵ خراپترین ساڵی ئۆسکار بوو کە تەنیا 18 ملیۆن بینەری ڕاستەوخۆی هەبوو لە تەواوی جیهان لە ساڵی 1995 زۆرترین بینەری هەبووە کە 90 ملیۆن بینەر بووە بەڵام ئێستا بەگشتی بینەری کەناڵی تەلەڤیزیۆنی یا سەتەلایت دەدابەزینە و خەڵکی زیاتر لە ڕێگەی یوتیوب و سۆشەڵ میدیا بینەری بابەت و هەواڵەکانی تەنانەت هۆلیوودیشە بۆی هۆلیوود ناچارە باشترین کار بکە بۆ ئەوەی دووبارە بینەر بەرز بکاتەوە ئەویش گەنج و منداڵ زیاتر بۆ خۆی ڕاکێشێ دووبارە ئۆسکار زیندوو بکاتەوە جا بڕیارە یەکەم مەراسیمی ئۆسکار لە یوتیوب لە 2029 ئەنجام بدرێ مەراسیمەکە درێژتر دەکرێتەوە براوەکان زیاتر قسە دەکەن چونکە لە تەلەڤیزیۆن نییە کاتەکە سنووردار بێت دەتوانن لە جیاتی 3 کاتژمێر 4 تاوەکو 5 کاتژمێر مەراسیمەکە بکەن نمونە خەڵاتی یاریەکان کە ناسراوە بە گەیم ئەوەرز ئەم ساڵ لە یوتیوب 171 ملیۆن بینەری هەبووە واتە زۆر لە ئۆسکار بینەری زیاتر بووە بۆ یاریەکان جا ئەکادیمیای هونەر و زانستی ئەمریکی دەیەوێت هەمان شێوە بینەر بۆ ڕێڕسمەکەی خۆی زیاد بکە ئێستا دەتوانیت لە تەلەڤیزیۆنەکەی ماڵەوەت بە شاشەی 72 ئینچەکەت سەیری ڕیل و فۆتۆیەکانی ئینستاگرامەکەت بکەیت و کتە مۆدێڵ و کتە مۆدلەکان بە زەبەلاحی ببینی لەوانەشە ماڵی خۆشت وێران بکەیت ئینستاگرام وەکو ئەپ هاتە سەر تیڤیەکان و مێتە بە فەرمی ڕایگەیان ئێستا لە ئەمریکا بەردەستە و لە ماوەیەکی نزیکیش لە تەواوی جیهان لە زۆرینەی تیڤیەکان ئەپەکە بەردەست دەخەن بەکارهێنەر دەتوانێت ڤیدیۆ و پۆست و ڕیل لە شاشە گەورەکەی ماڵەوە ببینێت جابێکمان کردنەوەی ئینستاگرام لە شاشەی گەورە لە ماڵەوە بۆ هەندێک کەس لەوانەیە ئینتیحاری بێ خۆکوژی بێ و نەکرێتەوە باشتر تا هەموو ئەندامانی ماڵەوە نەزانن سەیری چی دەکرێت چونکە ئالگۆریتمەکە بۆ هەمووان جیایە هەندێک کەسیش لەوانەیە نیعمەت بێ بۆی بڵێ لە خۆم بە شاشەیەکی گەورە سەیری هەندێک ڤیدیۆی سەرنجڕاکێش دەکەم چەندین ساڵە بە شێوەیەکی هەڵا ئەم جۆرە کڵاوە خوریە لەسەر دەکەین خۆی نابێ دیار بێ دەبێ بیخیتە ژوورەوە شێوەکەی بۆ جوانی نییە بەڵکو بۆ ئەوەی هەوای ساردنێتە ژوورەوە و گوێەکانت بە گەرمی بهێڵێتەوە ئەمە قسەی ئافرەتێکە ئەم ڤیددیۆی لە ئینستاگرام و تیکتۆک بڵاو کردەوە بووە ڤایڕاڵ ملیۆنان جار بینرا ملیۆنان کاردانەوەی بۆ کرا و ملیۆنان کۆمنتشی بۆ هاتووە هەبوو نووسویەتی کوورەبابە لە مێژە دەیزانین هەش بوو دەیوت وەڵاهی ئەمە یەکەم جارە شتی وا ببینم وەڵحاصل ئەم ئافرەتە ئێستا زۆر بەناوبانگ بۆ ناوبانگەکی جیهانی هەیە ئەمەش نمونەیەکی سۆشەڵ میدیایە کە بەکارێکی سادەی لەو شێوەیە بە زمانێکی گشتی وەکو ئینگلیزی قسە بکەیت دەتوانی سەرنجی هەموو جیهان بۆ کارێکی خۆت ڕابچێشی پیاوێک ڕیکۆردی جیهانی تۆمار کرد لەسەر گەورەترین شاشە لە جیهاندا یاری تێترەس ئەنجام بدە توانی براوە بێت جا ئەمە شاشە نییە بەڵکو 2800 درۆنە بێکەوە دەجوڵێن بە ڕووناچەکانیان ئەم دیمەنە مێژووییان دروست کرد پیاوەکە کۆنتترۆلەرێکی پێە دەتوانانی یاری تێترەس لە پاڵەوانێتی ڕێدبوڵ ئەنجام بدە درۆنەکان لەگەڵ جوڵی یاریزانەکە دەجوڵێن دیمەنێکی زۆر سەرنجاچێکیان دروست کردووە و دواتر کە یاریزانەکە دەشیباتەوە یاری ئاگری دەتەقێت ئاهەنگێکی گەورەشیان بۆ دروست کرد ڤیددیۆەکە ترێندی ئەم هەفتەیە بوو لای ئینستاگرام و تیکتۆک و ئەکس ملیۆنان جاریش بینرا فیلمێکی گەورە فیلمێکی ناوازە لەوانەیە ئەمە بێ دەرهێنەری بلیمەت ستیڤن سپیلبەرگ فیلمێکی نوێی هاتنی بوونەوەری ئاسمانی بۆ سەر زەوی دروست دەکات و یەکەم ترێلەریشی بە ناوی دیسکلۆژر دەی بڵاو کردەوە نمایش بکە
یاری کلیر ئەبسکیور ئەکسپدیشن 33 توانی 9 خەڵات لە گەیم ئەوەرز بەدەستبێنێ و توانی ببێتە خەڵاتی یاری ساڵ و یاری ساڵیش وەربگرێ. ئەمە یاریشی بچوکی فەڕەنسیە لە سەرەتای ئەم ساڵ بڵاوکرایەوە کاردانەوەیەکی گەورەشی دروست کرد. ئەم یاریە لەگەڵەوەی کارمەندێکی زۆر کەم کار لەسەر کردو بودجەی بەرهەمێنانی کەمترە لە 10 ملیۆن دلار کە یاریمان هەیە نزگەی 300 بۆ 400 ملیۆن دلاری تێدا سەرسکراوە نەیتوانین خەڵاتی یاری ساڵ ببە بەڵام ئەم یاریە بچووکە فەڕەنسیە توانیت جیهان بەخۆیەوە خەریک بکەم ساڵ لە دنیای بێگومان ڤیدیۆ گەیم باز دەکەم. خەڵاتەکانی گەیم ئەوەرز وەکو ئۆسکارە بەڵام بۆ ڤیدیۆ یاریەکان لە هەفتەکانی ڕابردوو بڕێوە چوو کلیر ئەبسکیور ئەکسپدیشن 33 توانی 9 خەڵات لەم شەوە بەدەستبێنێ و گەورەترین خەڵاتیشی بەدەستێنە کە یاری ساڵە. تەواوی ستافی یاریەکە سوپاسی حکوومەتی فەڕەنسایان کرد بە تایبەتیش سەرۆکی فەڕەنسا کە ماکرۆنە لەبەرەوەی ماکرۆن لە ئینستاگرامەکەی خۆی پشتگیریی گەورەی ئەم یاریە کرد وتی ئەمە نمونەیەکە لە هوەری فەڕەنسی کە دەتوانێت جیهان بەخۆ خەریک بکە بە هوەری فەڕەنسی ببین. یاریەکە چیرۆکەکەی زۆر سادەیە باسی زەمانێک و وەختێک دەکات کاتێکەوە مرۆڤەکان تەمەنیان لەبێتە 33 ساڵ دەمرن. جا خەڵکێک لە شوێنێک هەڵدەستن گروپێک پێک دێنن دەبێت گەشتێک بۆ شوێنێک بکەن بزانن هۆکار چییە و چۆن بتوانن مرۆڤایەتی ڕزگار بکەن چی دیکە لە تەمەنی 33 ساڵیدا کۆچی دوایی نەکەن یاخود نەمرن. جا ئەمەش پێیوان پەیوەندی بە بوونەوەرێکەوەیە کام کارە دەکات. یاریەکە کۆمەڵک کارکتەری تێدایە یاریەکە ARPG واتە دەتوانانی پەرە بە کارکتەرەکان دێ هێز توانیان زیاتر بکەی بەڵام چیرۆکەکەی وای کردووەکەوا لە جیهان زۆ بەناوبانگ بێ چیرۆکی هەم خۆشەویستیە هەم سەرکێشیە و هەم تۆزێک فەلسەفیشە. ئیدی یاریەکە ئێستا لە تەواوی پلاتفۆرمەکان بەردەست. بێمەسەر Resident Evil Requiem لە هەفتەکانی ڕابردوو یەکلا بووە و بە فەرمی ژاشکراکە کەوە کارکتەری لیۆن ئێس کەنەدی لە یاریەکە بەشدارە. کاپکۆم تاوەکو ئێستا 3 ترۆلێری بۆ یاریەکە بڵاو کردبووە تاوەکو ئێستا ئاشکرای نەکرد بوو کەوە کارکتەری لیۆن کە بەناوبانگترین کارکتەری زنجیرە Resident Evil لە یاریەکە بەشدارە یاخود نا. بەڵامی دی لە کۆتاییدا و لە کۆتایی 2025 بە فەرمی ئاشرایان کرد کەوە بەڵێ کارکتەری لیۆن بۆ یاری Resident Evil Requiem یاخود بەشی نوێم دەگەڕێتەوە. یاریەکە بڕیارە لە سەرەتای 2026 لەسەر PlayStation 5 Xbox Series و PC بەردەست بێ و بەڵێنی یاریەکە وایە کەوە باسی 50 ساڵێک لە دوای ڕووداوەکانی یاری ڕابردوو دەکات کەوا بۆمبێکی ئەتۆمیل لە شاری ڕاکون تەقیوەتەوە و بە دوو کارکتەر یاری دەکەی یەکێکیان گریس ئاشکرۆفتە کە خانمە کارکتەرێکە لە یاریەکە هەیە و دەڵێ لایانی ترسناچی یاریەکە لەم خانمەیە لە بەرەم خانمە ترسێ بەڵام لیۆنت هەیە کە لایەنە ئەکشنی یاریەکەیە کە ئەمە یەکێکە لەو کارکتەرانێکەوە بەردەوام دیمەنەکانی ئەکشنی زیاترە و چەک و تەقەمەنی باشتری پێ و ناترسێ. چیرۆکی یاریەکە سەرنج ڕاکێش دیارە گەیمەرانی Resident Evil چاوەڕوانی یاریەکەن لە سەرەتای ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە. یاریەک لە مەفتێ بڵاوکراوە بە ناوی ملی ستۆنەر کەوە یەکێکە لەو یاریانەی بە شێوەیەکی جیاواز خۆی پیشاندا و ترۆلەرەکەشی ملیۆنان جا بیندرا. چی ڕوودەدا گەر لە ناو جیهانێک بی دیکتاتۆر و سەرۆکی ئەو وڵاتە بە شێوەیەکی زەبەلاح لەسەر شارەکە یاخود وڵاتەکە لەسەر سرت بێ هەر کارێکی هەڵە بکەی و هەر کارێ بکەی لە دژی ئەو بێ ڕاستەخۆ دەتگرێ و دەتکوژێ بۆیە دەبێت هەم لە ژیاندا بمێنیتەوە و هەم دەبێت ڕێگە چارەیەک بۆ ڕزگاربوونت لەو شارە یاخود لەو وڵاتە بدۆزیتەوە. یاریەکە کامێری کەسی یەکەمە تاوەکو ئێستا تەنیا بۆ کۆمپیوتەر ئاشکراکراوە تا نازان کێ دێتە سەر PlayStation یاخود Xbox یاخود سویچ بەڵام سەرنجی گەیمەرانی ڕاشاوە تەنیا لە چەناڵی IGN لە یوتیوب لە ماوەی 24 کاتژمێری ئاشرابوونی نزیکەی 12 ملیۆن جارێک بینراوە واتە گەیمەرێکی زۆر ئامادەی ئەم یاریە لە ڕۆژ یەکەم بکە. یاریەکە بڕیارە لە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام وەکوتم تاوەکو ئێستا دیار نییە دێتە سەر PlayStation یاخودنا سەرەتا تەنیا لەسەر کۆمپیوتەر بەردەست دەبێ. خۆشەویستان بەرنامەی 24 پلسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خودەتان لەگەڵ.